ئێرە شەقامی سالمە نزیشی ئەندەرپاسی شەی ڕەوڤبەک بەیانی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی تاکسی کە بە خێرایی هاتووە و خۆی کێشاوە بەو بەشەی ئەو شۆسەیەدا و کۆنتڕۆلی دەستدا و وەرگەڕاوە. لە ئەنجامدا شۆفێری ئۆتۆمبیلەکە بریندار بووە. ئەمە کەمێک لەمە بەرەم ڕووداوە ڕوویداوە کە ئەم تاکسیە لە لای وتە سلێمانی پاڵاسەوە هاتووە بەرەو گەڕەکی عەخاری کە بەهۆی خێراییەوە خۆی کێشاوە بەو بەشەی شۆستەکەدا و کۆنتڕۆلی دەستدا و کەوتۆتە سەرپشت. لە ئەنجامی ئەم ڕووداوەدا یەک کەس بریندار بووە. تیمەکانی فریاکەوتنی خێرا نردویانە بۆ نەخۆشخانە بووی چارەسەری پێی زۆرگریە. تۆ لێرە بووی کاتی ڕووداوەکە؟ ماوە نەوەڵا لێرە نەبوو. زۆر سپاس بۆ بەڕێزێ. بەڵێ ئەمە ئەو ڕووداوەیە کە نزیک ئەندەرپاسی شەی ڕەوڤبەک ڕوویداوە کە کەمێک لەمە بەر بەهۆی خێراییەوە خۆی کێشاوە بە شۆستەکەدا و کەوتۆتە سەرپشت ئۆتۆمبیلەکە ئەوەی کە هەبووە شۆفێرێک و سەرنشینێکی تێدا بووە. سەرنشینەکە سەلامەتە و تەنها شۆفێرەکە بریندار بووە. لەلایەن ئەمبوڵانسەوە ڕەوانەی نەخۆشخانە کرا. لە ئێستادا تیمەکانی هاتوچۆ و پۆلیس لێرن. تیمەکانی هاتوچۆ بۆ ئەوەی کە هێڵکاری بۆ ڕووداوەکە بکەن و هۆکاری سەرەکی ڕووداوەکە ئاشکرا بکەن. بەڵام ئەوەی کە پێی شایەتحاڵەکان باسییان کرد کە بەخێرایی لەو سەرەوە هاتووە کە خۆی کێشاوە بەم بەشەدا بۆیە کە هەڵگەڕاوەتەوە کەوتۆتە سەرپشت بە پێوەی کە باسییان کردووە. بەڵام ئەوەی کە هەبووە تەنها بریندارێک لە ڕووداوەکەدا هەیە. لە ئێستادا تیمەکانی هاتوچۆ هاتوون بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلەکە ڕاست بکەنەوە و بەڵێ ئەم ڕووداوە کەمێک لەمە بەر لە سەرشەقامی سالم ڕوویداوە کە بەهۆی خێراییەوە خۆی کێشاوە بە شۆستەکەدا و وەرگەڕاوە. بۆیە بۆ هۆکاری ئەوەوە شۆفێرەکەی بریندار بووە لەلایەن ئەمبوڵانسەوە. ئەمە شۆفێرەکەی ڕەوانی نەخۆشخانە کرا و بۆی چارەسەری پێویستی بۆ بکرێت و سەرنشینێکی لەگەڵاوە. بەڵام ئەو گیانی سەلامەتە و هیچی لێ نەهاتۆ. لێستا تیمەکانی هاتوچۆ لێرن بۆی هێڵکاری بۆ ڕووداوەکە بکەن و هاوکات ئەو ئۆتۆمبیلەش لابەرن لە ناوەڕاستی شەقامەکەدا.